گەرم و گەشترین سلااوەکانتان پێشکەش بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنمەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. خۆشحاڵین جارێکی تر بە بەرنامەی ئاسۆی بەرابەری دەبینە میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویست. ئازیزان، لە بەرنمەیەم هەفتەماندا بە بۆنەی 1 مەی ڕۆژی جیهانی چینی کرێکار بەرنمەیەکمان ئامادەکردووە کە پێکەوە دەیبینین. چینی کرێکاری ئێران ئەمساڵ لە بارودۆخێکدا بەرەوپیری ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار دەڕوات کە لە یەکێک لە دژوارترین بارودۆخەکانی کار، ژیان، حیاتی سیاسی کۆمەڵایەتی و تەندروستی بەسەر دەبات. دیکتاتۆری سیاسی و ئاینی کە پشتیوان و پەرەپێدەری ستەمی چینایەتیە لە ماوەی 43 ساڵ دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا بەردەوام بەسەر ژیانی کرێکاران و خەڵکی بێبەش و هەژار بە تایبەت ژنانی چەوساوی ئەم کۆمەلگایەوە بووە. بە درێژایی مێژووی حکوومەتی نەکبەتی ئێران قەیران قوڵتر بووتەوە و هەموو قورساییەکەیشی کەوتوتە سەر شانی چینی کرێکار و بە تایبەت ژنانی کرێکار و زەحمەتکێش. بۆیە لە دنیای ئەمڕۆدا هەژاری زۆرتر بووتە ژنانە، واتە ژنان یەکەمین قوربانیانی نیزامی سەرمایەداری و قەیرانەکانی ئەم نیزامن. چینی کرێکار و ژنانی زەحمەتکێش بە گشتی خەڵکی ستەملێکراوی ئێران بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامی لە ئامرازەکانی خەبات، لەوانە ڕێکخراوەی حیزبی و ڕێکخراوەی سربەخۆی کرێکاری، مافی کۆبوونەوە، ناڕەزایەتی و مانگرتن و دەربڕینی بیر و بۆچوون بێبەری کراون. نەبوونی ئەم ئامرازانەی خەبات لە دەستی کرێکاراندا بە مانای چەککردنیان لە نەبەردێکی دژوار لەگەڵ دوژمنی پرچەک و بێبەزەیی کە بە هیچ شتێ بێجگە لە ملکەچبوون و کۆیلەتی کرێکاران ڕزایەت نادا. ئەوەی کە ئەمڕۆ چینی کرێکاری ئێران بەسەریدا سەپاوە مەرگی شوێنەی و سوانەوەی خۆی و بنەماڵەکەیەتی. دەوڵەت و سەرمایەدارانی ئێران وێڕای ئاگاداربوون لەم حەقیقەتە بەم ڕادەیە لە بارودۆخی کۆیلاسای چینی کرێکار هێشتا ڕازینین و ڕۆژ بە ڕۆژ گوشارەکانیان دژ بەم چینە زیاتر دەکەن تا قازانجێکی زیاتر بەدەست بێنن. ئازیزان، ئێمە بۆ تاوتێکردنی ئەم بابەتە دەچینە لای میوانانی بەرنمەکەمان. هاوڕێ فەرشیدی غەفارنژاد ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە و هەروە هاوڕێ ڕۆیان مەحموودی کادری حزبی کۆمونیستی ئێران کە لە ڕێگەی ئسکایپەوە میوانی بەرنمەکەی ئێمەن. فەرموون بۆ بینینی ئەم بەرنمەیە و لەگەڵمان بن. هاوڕێیانی بەشداربووی بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەیە هاوڕێ فەرشیدی غەفارنژاد و هەروەها هاوڕێ ڕۆیان مەحموودی زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتە. زۆر سپاس، ڕێزسلااو هەیە بۆ ئێوە و هەروەها سلااو لە هەموو هاوکارانتان و هەروەها بینەرانی تلویزیونی کۆمەڵا. زۆر سپاس بۆ ئەم بانگشتانە. منیش بە نۆبەی خۆم سڵامەیە لە خەمەت ئێوە و هاوکارەکانت و تواوی بینەران و بیسەرانی ئەم بەرنامە. زۆر سپاسدانەکەم، زۆر سپاسدانەکەم، بەخێر بێن. هاوڕێ فەرشید، با پرسیارەکانم لە ئێوە دەست پێکەم. ئەمساڵ لەگەڵ بەرەوپیری چوونی یەکی ئەیار بارودۆخی ئابووری کرێکاران بەگشتی لە جیهاندا و بەتایبەت لە ئێراندا چۆن دەبینن؟ ئەگەر بگەڕینەوە سەر جیهان، من پێم وایە ئیمڕۆ هەموو کەسێک دەزانێ دنیا لە قەیرانێکی یەکجار قوڵی اقتصادیایە و هەموو دنیا جیا لەوەی کە خۆی نظامی سەرمایەداری تووشی ئەو گیرروگرفتە اقتصادیە لە سەرحی دنیا وەک ئەم کێشەی چینی کرێکاتێک سەرمایەداریە ڕۆژانە ئێمە لە شقامەکانی دنیا ئێبینین بە جەنگێکی کە ئەمپریالیستیش کە ئەمساڵ دەستی پێکردگە لە رووسیا ڕشی کرێ سەر ئۆکراین، ئەم بحرانە ئەوێتر قوڵ بووتەوە باجی ئەم بحرانە ئەبێت تەبقەی کرێکار و چینی هەژار و زەحمەتکێشی کۆمەلگای لە دنیا باجەکەی ئەدەن. بەڵام ئەگەر بگەڕینەوە ئەمە بە کورتی باسی جیهان بکەم، ئەگەر بگەڕینەوە سەر ئێران وەزعەکەی زۆر لەوە قوڵترە کە ئەسڵەن ڕەبتیشی نەبوو بەم شەڕی ئۆکراین و ڕەبتیشی نییە بەم شەڕ ئەمپریالیستیەوە و ئیستە لە ئارادایە. ئێران
لە ماوەی 43 ساڵی ڕابردووی ڕژیمی جمهوری ئیسلامی قەیرانی اقتصادی لە ئێرانە لەگەڵ ئەم ڕژیمە ڕۆژ بە ڕۆژ هەر هاتووە و هەر قوڵتر بۆتەوە هەر قوڵتر بێتەوە. ئەمڕۆ تەبەقەی کرێکاری ئێران ئیتر شەڕەکانی شەڕی بۆ مانەوەیە لە ژیان بۆ هەناسەدانە بەم بحرانە اقتصادی ئەمیقە کە لە ئێرانە وجودی هەست هەر دوێنە ئەعلام کرا کە هەزینەی کڕینی ئارد شتێکی ئەوەڵیەی احتیاجی ئەوەڵیەی ژیانی ئینسانەکان لە 160 گران کراوە گران بووە دەی ئەمە لە کاتێکا کە دەستمۆزدەکان ئێمە ئەبینین کە بە چەند بەرابەرها لەژێر خەتی فەقرا ئێمە لە بیرمان نەچێ ئەمساڵ کە دەستمۆزدەکانیان تەعین کرد پێش تەعینی دەستمۆزدەکان بە ئەعلامی خۆیان ڕژیمی جمهوری ئیسلامی سەبەدی مەعیشەتی بۆ هەر خانەوادەگی کرێکاری تقریبا نزیک بە 9 ملیۆنی دانابوو 9 ملیۆن تۆزێ کەمتر 8 ملیۆن و 990 شتێکی لەو دەورە بەڵام ئەبینین وەختێ دەستمۆزدەکان تەسویبە کردێ سەدحی دەستمۆزدەکان 6 ملیۆنە تازە ئەمە بە ئاعترافی خۆیان ئەمەوە قسە ئەکەن مەبەستم ئەوەیە ئەمڕۆ لە ئێرانە وەزعیەت بە حەدی ئەسەف بارە کە قابلت تۆزیح نییە کە بە چه جۆرێک ئەتوانن مردم لە ژێر باری ئەم فەقرە بتوانن زندگی بکەن ئێمە شایدی بێکاری سەدان و هەزاران کارگاهەیە تەولیدی و کارخانە ئەمە لە کاتێکا کە بەر لە ئەم تەحتێڵبوونی ئەم کارخانە و کارگاگەریشە بێکاری لە ئێرانە هینێکی یەکجار بانی هەبوو منزورم ئەوەسا تەبەقەی کرێکاری ئێران ئەمڕۆ لەم شەرایەتە بە ئستەقباڵی ئەوڵی ماهمێوە چێت و باسیشم کرد کە ئەمڕۆ شەڕەکە شەڕێکی لەسەر مانوونەمانە لەسەر ژیانە ئەگەر تا 15 ساڵ لەمەوە بەر خاستهای سنفی لە حەدی فقط باربردنەوەی دەستمۆزدەکان بێت یا سەدحی کار بەڵام ئەمڕۆ ئیتر لەسەر ژیانە مانوونەمانە بۆ ئینسان خانەوادەی کرێکاری ناتوانێت نانێک یەک نانستانکی بسێنێ بە 47,000 تمەن لە سوورەت فقط ئەگەر نانی وشکیش بخوات حقوقی ماگانەی ناتوانێت کەفایەتی بکات لە نەتیجە ئیمڕۆ لە شرایەتێکی یەکجار بحرانی لە ئێرانە شرایەتێکی یەکجار بحرانیە لە ئێرانە وەوازانمە ئەوڵی ماهمێ ئەبێ بەڕژانە سەر خیابانەکان بۆ ئەوەی کە بتوانن داواکاری و هیچ کاتێ نەیتوانیگە لەمە شرایط ئەو ئەسەفبار بێت کە ئیمڕۆی کرێکارانی ئێران تیاقراری کرد من بە کورتی لە وەزعێکی ئاوا هەست کە ئێمە تەبەقەی کرێکاری ئێران بەرەو پێشوازی یەکی ئەیار ئەوڵی ماهمێ ئەڕوا زۆر سپاس هاوڕێ فەرشید هاوڕێ ڕۆیابا پرسیارەکەم لە ئێوە بکەم ئەگەر بڵێن زیاتر لە نیوەی کرێکارانی پیا و ژنانی کرێکارن ئایا بارودۆخی ژنانی کرێکاریش لە ئاستی پیاوانی کرێکاردایە؟ ئەگەر منزورت لە رابطەیە وەختە ئێرانە هات مطلقاً کە نەڵێ ئەسڵەن نییە دوو دلیلی مشخصە یەکێکیەوە کە خودی دەوڵەت ناڕەزایەتێکی زۆری هەست بەوە کە ژن بێتە بازارکار و کارکە یعنی بۆ خۆی وەختە مستەقل بێت لە دەرهاوتنی حقوقی خۆی بێت کە بتوانێت دەستی لە گیفان خۆیان بێ مەجبور نەوێ وەختە هەر شتێک تەحمل کە ئەو استقلالی اقتصادیە شتێکی زۆر گەورە بۆ ژن کە جامعەگەل وەک جامعەیەکی ئێران وەک جمهوری ئیسلامی کە وڵاتێکی ئیسلامی و زەنسەتیزە مطلقاً ئەوڵەن هیچ پشتیوانێکی ناکە بە زەرەریژی تواوێ متاسفانە وان نییە بەڵام ئەو ژنانە کە لە ئێرانە کارەکە ناڵعانە من دوو بەشن یەکێکی بەشێکی ئەوەنە کە کەسانگەلێکن کە لە ئیدارەتەکانی یاختە دەوڵەتیە بە ئەوڵەن هیچێک حقوق دەستمۆزەکانیان نسبەت بە پیاکان زۆر کەمترە هاوکارەکان تریان بانکێوان پیاگنۆمان ژنن دوومەنیش بە هەرحاڵ لە حقوق گەلێکی ترختە تایبەتمەندی کە پیاوان نقطهان لەو هەسیان ئەوان بەشترین نین متاسفانە نیسیە ئەویش دلیلی ئەوەسە کە بارها حقوقی قانونیان نییە و دەوڵەتێک نییە کە پشتیوانیکە لە حقوقی ژنانی کرێکار ئەو جەماعەتێکی لە ژنەکان تریژمان هەست کە کەسانگەلێکن کە کارگەل فەردیەکەن بەرحاڵ لە شوێنگەلێکی درامە
کار نانەواییەکەن چدان کار دەستفرۆشیەکەن لە ماڵان مەردما بە خصوصی وەختە کارەکەن موازب ماڵ و مناڵ یەکێترە بوونیا ڕەخت لیباس وچت کەسە شۆرن بەرحەڵ بە نوعێکە ژیانیان بووە نەبەرەوە کامڵەن تو چ جیاوازن لە حقوقی بازنشستگی یاسن ئەو ژنانە وەختە بەرخوردار نین لە حقوقی چدانم بێکاری بەرخوردار نین فرێک لە شتەکان کە ئەشێ حەقی خۆیانەوە کرێکارێ متاسفانە بەرخوردار نین و هیچ کوێنێکیش نییە کە پشتیوانیان کات تا زمانێکی وەختە چدانم کە لە پشتەریانەوە بێت حقوقیان لە وەزیەتی کاریان لە سەعاتی کاریان لە تواوی ئەوانە کە هەر کرێکارێک چە ژن بێت چە پیاک حەقی خۆیەکە بیبێ متاسفانە ئەوان بەشدار نین و لە جامعە ئێرانی ژە ئەوە زۆر بەرچاوە کە حقوقیانی حتا بۆ مەساڵ مەسەڵەن کاک فەرشید مەترەحی کرد کە حقوقی پیاوان چەندێکە لە جامعە ئێرانە حتا حقوقی وەختە مەسەڵەن ئەو ئینسانگەلە خواری حقوقی هاوکارەکان خۆیانن یعنی بە کەمترین وەختە دەستمۆز وەختە ئستیخدامەکردن بە دلیل ئەوە کە ڕاحەت ساحێبکار دەتوانێت دەریان کە ڕاحەت دەتوانێت حاڵیان پێ بنێ ڕاحەت دەتوانێت سوێ استفادەی خۆی کاریان لە هینەکانیانە بەرحەڵ هەروە وتم بۆنیەوە هیچ بەداخەوە هیچ نوع پشتیوانیت نییە لەو ڕابتە ژنانی ئێران زۆر لەو ڕابتە مشکلاتێکی فرە گەورەیان هەست لەو عەرسە بەداخەوە کامڵەن جیاوازیانە نسبەت بە کرێکارگەلتر لە دەرەوە لە وڵاتەکانی ترا مەخصوصەن لە وڵاتگەلێکی ئوروپا یا لە ئسکاندیناویە کە من لێنا ژیانەکەم ئەسڵ ناتوانی ئاسمان تا زەوی یا شەو تا ڕۆژ فەرقیە فەرق و جیاوازی هەست لە حقوق لە هەموو شتێکە سوالەکەت بەمە یا بەڵێ زۆر سپاس هاوڕێ ڕۆیەتێمە بۆ لاتان بۆ پرسیارەکەی تر هاوڕێ فەرشید مبارزات و بارودۆخی بەڕێکخراوەبوونی کرێکاران ئەمڕۆ لە چه ئاستێکدایە من پێمە بۆ جواب پرسیارەکەی تەشەکل کرێکاری ئێمە لە تێی یەک دو ساڵی گوزەشتا ئێمە شاهد بووین کە مبارزاتی کرێکاری بە دەرەجەیەک لە تەشەکل گەیشتوون بۆ معنایە ئێمە نمونەهایەکی ڕۆشنمان هەیە وەکەوەی کە ئەگەر بگەڕینەوە بۆ یەک ساڵ زیاتر لە یەک ساڵ مبارزاتی کرێکارانی پەیمانی پتروشیمی و نەفت و گاز توانیان خۆیان سازمان بن شۆڕایکی هەماهەنگی بۆ مبارزاتیان دروست کردووە ئەمە تەشەکولێکی یەکجار مهم بوو کە لە اعتسابات و لە داواکاریەکانی بەخشهای مختلف ئێمە زانین کە ئەو کرێکارانە لە نقطەیەکانین بەرکێ لە نقاتی جۆراوجۆر فرێش بەعزێ وەخت دوورنێک بەس توانی هەماهەنگیان کات و هەمزەمان دەست بە اعتساب و دەست بە ناڕزایەتی دەربڕن بەرامبەر بە حەق دەستمۆزدەکانیان بەرامبەر بە کاتی ئیسراحەتیان سەعاتکارەکانیان ئەمە متشکل بوو و هەروەها ئێمە ئەزانین کە یەکێ لە مهمترین شتێک وە ئەتوانێ اعتراضاتە بە سەرکەوت و بگەینێت ئەوەیە کە متشکل بوون و سازماندەهیکردنی ئەمە اعتراضاتەیە ئێمە شاهدی ئەوە بووین کە لە یەک ساڵی گوزەشتا لە بەخشایەکی فرێک لە جنبشی کرێکاری تا دەرەجەیەک سازماندەهی کراوە من بابم مەساڵ کاریگەرانی فولادی ئەهواز هەر بەو جۆرە کە ئەمڕۆ دەستیان داوەتە اعتراز دووارە بۆ ئەوەی کە خاستەکانی کە قەوڵیان دا و پێیان کە قەرار بوو ئەم خاستانە بەراوردکردن نەکریاگە و سازماندرا و دوارە هاتونتە مەیان ئێمە شایدی مبارزاتی کرێکارانی هەفتەپە بووین کە سازماندرا و هاتنە مەیان و بە بەخشێک لە مطالباتیان گەی سازماندرا بوون ئێمە شایدی مبارزاتی وەسیع و واقعاً قابل تقدیری معلمان بووین کە بە شکڵی وەسیع لە سەراسەری ئێرانە بۆ داواکاریەکانیان اعتراضاتی خۆیان سازماندە و منەزەم و مطالباتی یەکگرتو هاتنەمەیان کە ئیستەیش بۆ ئەوڵ ماهمێ و بۆ ڕۆژی معلم کە 12 ئوردیبەهشتا فەراخانە تریاندا و فەراخانێکی سەراسەری ئەمانە دەرەجەیەکی فرباشن لەوەی کە سازماندەهی مبارزات خەریکە بەرحاڵ ئەنجامە دەگێت
بەڵام من ئیشارەی بکەم بەوە بەڕاستی ئێمە شاید بووین من ئیشارە بکەم بەوە کە ساڵی گوزەشتا ئێمە شایدی تقریبا حدود بە 2000 اعتصابات و ناڕزایەتی ها و اعتراضاتی کرێکاری لە سەطحی ئێرانە بووین لە نقاتی مختلفە ئەم نقطەگەرە بەنەزەر من ئەبێ بکرد ببێ بە خەت یانێ هەموو نقطەکان بەیەکە وەسڵ بکرێت پشتیبانی وەسیع مبارزاتی کرێکاری لە بەخشهای مختلف و بە دەنگچوونی بەخشایمچون ئیمڕۆ تەبقەی کرێکاری ئێران خاستەکانیان فەقر بێکاری ناعداڵەتی های اجتماعی بێحقوقی لە ئەنواعی سەدحە وجودی هەز لە نتیجە هەمووی مشترکە بۆ ئەوەی کە مبارزاتی ئەمە بە سەمەر بگەیت داواکاریەکان اعترازەکان هەمووی ئەبێ بکرێتە لە زەرفێکاوە بتوانن مشتەرەکەن بیبەنە بەرەوە من پێم وایە بە دەرەجاتێک تا ئەم ڕۆکە ئێمە قساکەین ئەم تەشەکولهای کرێکاریە توانیویانە بە دەرەجاتێک سازمان بدرگێت بەڵام نەتیجەی هەر سەرکەوتنێک متشکل بوون و متحد بوونی ئەو بەخشەسە کە گەرەیکە بە مطالباتی خۆی بگات تەبەخەی کرێکاری ئێران هیچ ڕێگە حەلێکی نییە غیر لەوە کە بە یەکە و متحد بن و بە یەکەوە بتوانن ئەم مبارزە بۆنە بەرەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ فەرشید هاوڕێ ڕۆیا گەڕمە وەلایەوە لە پرسیاری پێشوە باسی مشکڵاتی ژنانتان کرد ئێستا پرسیارەکە ئەوەیە مشکڵاتی گەورەی ژنانی کرێکار چییە بەڕای ئێوە؟ بەڕێ من مشکڵاتی گەورەی ژنان لە ئێرانە یەکیکیەوەسە ئەو پراکەندیەکانیانەوەسە کە جەمعێکی کەم لە شوێنگەلێکی کە جەمعن وەک ژنان کارەکەن جەمعی وەک معالمان هەن بازنشستەکان هەن پەرستارەکان هەن ئەوانە بە تۆر کولی ئەتوانن بێژم وەک گروهێکی گەورەتر یان وێ لە باقیەکانیان جەماعەتێکن کە پراکەندن کارگەل پراکەنداکەن یان لە کارگاگا و کارخانەگەلێکی بوچکە کە زۆر کەمن و هەمبەستگیان نیە چزان سندیکای خۆیان مشخص خۆیانیان نیە تەشکلاتی یاختە کرێکاریان نییە ئەو باعثی ئەو پراکەندیگیە بووگە باعثەوە کە نەتوانن لەژێر یەک چەتراجەمەوە بنەوە و بتوان مەتاڵباتی خۆیان مەترەحکەن یا ئەو خاستگەل خۆیانە حقوق خۆیانە فرەتر بتوان لە مەترەحیکەن لە جەمعێکی وەسیعتر و ئەمانە ئەوە مشکلی ئەساسیەکیش یەختە بێکاری لە بین ژنانە زۆرە لە ئێرانە ئەلعانە ژنگەرێک کە زۆر بێکان وان لە ماڵاو بەرهەڵ مەجبورن بەکار دەستفرۆشیوچت ژیان ڕۆژانەیان بووە نەبەرەوە ئەوانە جەمعێکی زۆر گەورەوە لە متەسفانە بە کەسانگەلێکم فقط بەو دەرامەدیانە توان ڕۆژانە ژیانی ڕۆژانەی کەم تا پێشی بووە نەبەرەوە ئەوە نییە کە بتوانین لە ئایندا بیژی یەختەم ئینسانە کەم شتە زەحمەت و دەسڕەنج کاراکە لەندا ئەتوانێت حقوقی بازنشستگی بێ یا توانێت حقوقی تزانم ئەگەر ناڕەحەتی مشکلێکی نەخۆشی نیشتی بێ حقوقی نەخۆشینی پێتالۆق بگێت پراکەندیگیەکانیانەوانەسەوە سەقفێکیان نەوێتوە سندیکایکی مشخصی بە خۆیانیان نەوێت کە بتوانن داوای حقوق خۆیان کەن یا پشتیوانیان لێ بکەن ئەوە گەورەترین مشکلال عانە لە ئێرانە بەداخەوە بۆ ژنانی ئێران کرێکار مەخصوسن بەرحاڵەختە بۆ ئەوانیژەوە لە بیمارستانەکان و چزانم لە بەشی خەدەماتیا کارەکەن ئەوانیش بە نوعی مشکلات خاص خۆیان هەست سندیکای مستەقل خۆیانیان نییە و ئیجازەیەوەیانە نییە کە سندیکا و ئەنجومەنگە لەختە مستەقلی خۆیان بێ کە بتوانن لە ئازادانە قسە بکەن ئازادانە لەسەر مەتاڵباتی خۆیان لە حقی حقوق و دەستمۆزد و ئەمنیەتی شوغڵی و ئەوانیانە نییە کە بتوان لە قسە بکەن و بتوانن کارەکانیان بۆ نەبەرەوە بەداخەوە مشکلاتێکی گەورەست کە لە ژنانی ئێران وەختە بەرچاوە و تەنها بە قەوڵی کاکفەرشید وتی تەنها شتێک ئەتوانێت جەمبەندی کاتەوە کە گشتی ژنان چه پیاوان چه ژنان فەرقیان نیە هەتیان بەدەست یەکەوە بن بە هاوبەستگی داوای هاوبەستگی بکەن بەرحاڵ بە یەکە هاوکاری بکەن کە بتوانن مەتاڵباتی خۆیان مەتاڵباتی کرێکاری خۆیان بەدەست بێرن فقط تەناتوانمەوە بێژم جەمبوون لەوە ژنێک لە ماڵێکی شخصیا کارەکە بە هەرحاڵ حەقی خۆیە کە بتوانێت سەقفێکی بێ سەقفێکی بێ کە بڕێ پەنابووە پێ داوای خاستوخینەکانی بێت ئەشێ سندیکایك بێت کە بتوانێت حمایەت کە حتا لەو ئینسانیژە کە لە ماڵە یا بە هینی خصوصی کارەکە دفاعی لێکا بۆ حقوقی خۆی بەرحاڵ ئەو پراکەندیگیە
یەکی لە مشکڵترین ئەساسی ژنانی کرێکارە لە ئێرانە بە نەزەر من. بەڵێ زۆر سپاس هاوڕێ فەرشید. پرسیاری من لەوە ئێوە ئەوەیە زۆرینەی ژنانی کرێکار غەیرڕەسمین و لەژێر پوشیشی قانونی کاردانین، ئەمانە زۆرتر بە چه کارهایە مەشغوڵنەوە و بارودۆخی کاریان چۆنە؟ من حەزەکەم ئیشارە بکەم بە ئامارێک کە خود سەرانی ڕژیم داویانە. سەرانی ڕژیم یەکێ لە شتێکێژن ئاماری ڕسمی کە داگیانە فقط 5% لە کرێکارانی ژن لە کارخانە و سەناعی تەولیدیە مەشغوڵ بەکارن. 5%. جا ئەم ئامارە ئیشاراکە بەوە کە لە ساڵی لە ئەمساڵ یا 1400 20 ملیۆن کرێکار لە ئێرانە بەڕسمی هەن ئەمە ئامار جمهوری ئیسلامیە. و لەم 20 ملیۆن کرێکارە کە لە ئێرانە وجودی هەست بە ئاماری ئەوان تقریبا 4 ملیۆن 700 4 ملیۆن 800 ژنی کرێکار هەیە. ئەمە شتێکە ئامارێکە کە ئەوان داگیانە. بەڵام لە هەمان کاتتا تەناقوزەکە ها لەوە وەختی باسی کرێکارانی ژن ئەەکەین باسی ئەوانە ناکەن ئەو کرێکارە ژنانەی کە لە هیچ کوێنێکە ناویان نییە. باسی ئەو کرێکارە ژنانەی کە لە سەناعی دەستیە کارەکەن تقریبا بە ئاماری خۆدە ڕژیمە 75% لە ژنان لەو بەخشە کارەکەن. یعنی ئەگەر 100 کرێکاری بێت 75 ژنە. و لە بەخشی کەشاوەرزیە تقریبا 40% ژنانن. لە بەخشی فەرشە سەناعی فەرشی ئێران کە یەکێ لە شتێکی مهمە بۆ ئێران سادرێکە بە تەواو دنیا 80% ژنان کارەکەن. و ژنان لە کارگەر کاری نزافەتی، کاری تەهیە مواد غەزایی، کاری خدمەتکاری، کاری نزافەت، ئەمانە لە هیچ کوێنێکە بەتەبق ئامارەکان ڕژیم ئەمانە ناویان نییە. ئەمانە لە هیچ شوێکە شامل نەشامل قانونکارن. حتا ئەو قانونکاری کە ڕژیم دایناوە بۆ ئەوەی کە دەستمزدەکان تبق ئەوە بچێتە بەرەو شامڵە بیمەی بێکارین، نەشامڵە بیمەی حەوادث و حەوادثی کارین و تبق ئاماری خۆیشیان 66% لە کولی جەمعیەتی بێکارانی ژن تشکیلیات. یعنی حاڵەتێکە کە واقعاً ژنان لە جامعەی ئێرانە ئێمە زانین جامعەی سەرمایەداری لە شەرق و غەرب و شماڵ و جنوب جامعەیکە تەولیدەکە بە وەسیلەی ئستثماری تەبەقەی کرێکار بۆ سوود. بەڵام لە ئێرانە ئەگەر لە تواو دنیا ئەمە فەلسەفەی وجودی سەرمایەداریە ژنان لە جامعەی سەرمایەداری های مترۆپۆل و متەرەقیش حتا لێنا زۆڵم و زۆریان لێ ئەەکەن وەکو پیاکان حەسایان بۆ ناکەن. جا لە نظامێکی ئرتجاعی وەکو جمهوری ئیسلامی کە مرد سالاری قانونیە قانونەنە لە نەتیجە ئەمە ئەبێ نەتەنها ستەمی مزاعف بەڵکە دووبەرابەریش لە مزاعفە ستەم بە ژنانە لە قانونێکی قڕون وستایی وەکو جمهوری ئیسلامی. یەکێ لە مشکلاتێکە واقعاً ژنان گەرەکمە حەزەکەم ئەوە ئیشارەی پێ بکەم لە کارگاهای تەولیدیان کاریان پێنادەن، لە کارخانە و سەناعی تەولیدیا کاریان پێنادەن دەلایلی مشەخەسی ئەوەسە کە ئەم ژنانە ناتوانن ئیزافەکاری بکەن، ناتوانن کاری شیفتی بکەن، احتیاجیان بە مەهدکودەک هەیە بۆ مناڵەکانیان. ئێمە لە بیرمان نەچێت لە 1331ەوە کە یەکێ لە ژنانی قارەمان مهری گیلەکی شتێک ناوەکەم دقیق لەبیر نەماوە یەکێ لە ڕەهبەرانی کرێکاری ئەو وەختە بوو توانی لەو سەردەما ساحبکارەکان و دەوڵەت مەجبور بکات کە هەردوو سەعات کارێک ئەبێ ئەوڵەن ژنان ئەبێ نیم سەعات بۆ شیردان بە مناڵەکانیان ئەوانەی کە مناڵ وردیان بوو یا چوون بۆ لای مناڵەکانیان لە مەهدێک و دێکی کات کە مەجبوریانی کرد و ساحبکار وە ئەمە یەکێک لە گەورەترینە. ئیمڕۆ صناعی سەنگین بە دەلایلی واهی وەنات یەکێک لە مشکڵاتی واقعانێ کە ژنان هەیەە ئەوەیە کە ئستەخدامیان ناکەن و هیچ کەسێکیش ناتوانێت بێژێ بۆچە. ئەمە جزء قانونێکە جمهوری ئیسلامی
یەک قانونی تر هەیە مەسخەرەترین قانونەکە بۆ بەشەریەت و بۆ ستەمکەشی لە ژن ئەگەر پیاگی حەز نەکات ژنەکەی کار بکات ئەمە قانونیە ئەتوانێت بێژێ من حەز ناکەم ژنەکەم کارکە سمح ئاخراجەکەن یعنی منزورم ئەوەسا شرایطێکە یەکجار بۆ ژنان بەردەوارتر لەو بەردەواریەسە کە نظامی سەرمایهداری لە دنیا بەرقەراری کردگا بۆیە من پێم وایە لە هەموو اعتصابات اعترازاتی کرێکاری ئەبێ خاست و مطالباتی تایبەتی ژنانی کرێکار مەترح بکرێ لێنا ئەمە نەتەنها من منزورمەوەسە وەختی مبارزاتی کرێکاری کردگی شامل کرێکار و ژنوپیاگا بەڵام ئێمە لە جامعەیەکە قساکەین جامعەیەکی ارتجاعی کە هیچ حقوقێک و هیچ حقێک و بەرابەریک بۆ ژن وەک ژن بەڕسمیت ناناسێ نەتەنها بەڕسمیت ناناسێ بەڵکە قانونی مەرج سالارەیش حکمی هەیە لەو جامعە لە نەتیجە ژنان لە وەزعیەتێکی بێحەد ئەسەفبارتر لەوەی کە تەسەورە کردێت لە جامعی ئێرانە خەریکن کار و ژیانەکەم بەڵێ زۆر سپاس هاوڕێ فەرشید بۆ جوابدانەوەکەتان هاوڕێ ڕۆیان لە پرسیاری پێشویشتا باستان کرد کە باسی سندیکاتان کرد ژنانی کرێکار تا چه ڕادێک لە سندیکا و کۆڕووکۆبوونەوەکاندا بەشدارن لە جامعە ئێرانە منزورتانە چه بە ئێران بێ چە لە دەرەوەی وڵات ئەوەی کە ئەو لە ئێوە کار دەکەن لە جامعە ئێرانە هەروەها کەوتمان هەم کاکفەشی دەشارێ پێکرد هەم نیژە شارم پێ کرد بەداخەوە ئەو سندیکاگەلە نییە بۆ حدەکە وقتە ژنان وقتە دەژێر یا جەمە بنەوە متاسفانە هین ئەنجومەنی خۆیانیان نییە ئەگەر ئەن سندیکاگەلێکیش وجودیە سندیکاگەلێکە کە بە خانەی کرێکار وقتە وەسڵەوە خانەی کرێکاریش خۆشمان نەزانین گشتی ژێزانێک کە دەست مستەقیم یست لە تەکەوتە جمهوری ئیسلامیە ئەوانن کە هانە ناوی ئەوانن کە سەرپەرستیەکەن و هۆشیان ناپێ و بەرهەڵ هیچ شتێکی نییە کە بیژی کە سندیکایکە کە واقعان مستەقل وقتە کابرای کرێکار ڕێی داگە نمایندەی خۆی انتخاب کردو نمایندەکانی لێنا دەرێکی کارەکات و داوای حقوقی خۆیەکە لە ساحێکار کەسانگەلێکن گەل لە هانەتە جمهوری ئیسلامی دەستیان هەزوەت ئەوانیش بە نەوەی وقتە باجگیریەکەن لە ساحێکارەکان لە سەرمایهدارەکان یا لە ئەوانەوە ساحێ کارخانە و کارخانەجاکن بە خاتر نەفعی خۆیان بە نەفعی کرێکانی تادا بتوانن وازیکەن کامڵەن جیاوازی هەز لە دەرەوە منێکە لە سوێدا کارەکەم هەم لە ژێر سندیکای بەناو کۆمۆناڵ ئاسمان تازایی فەرقیست هەل من لە محیتی کارەکەمەوە لە شوێنی کارەکەمەوە انتخاب ئەکرگێ نمایندەی خۆم هەل لە سەری کارەکەی خۆمە ئەگە 12 نەفەرین حداقل دانێکمانە وەک نمایندە لێنا قسەی من کاگەن مشکڵێکمە لەسەر کارەکەمەوە لە ڕابطەی وەزیەتی کاریمان لە ڕابطەی وەزیەتی حقوقی مایا لە ڕابطەی وقتە ئەمنیەتی محیط کارەکەمە ئەگەر مشکڵێکی بێ ئەو یەک نەفەراچێ تەک ساحێ کارەکەمە کە نزیکترین ساحێکارمە تەکیا قساکە کە ئەم کرێکارگەلە ئەم مشکڵگەلیانە هەست یا لە ڕابطەی لیباسە یا لە ڕابطەی کەوشە ئەگەر لیباس تاوسانی و زمسانیمان هەست کەوشمان هەست کە بەخاترەوە نەخزی چزانم بازێ چگەلە بزانی وقت نایە یا پارەکە لەسەر کافشن مەطرح کریە ئەسڵ کافشنی زمسانی و تاوسانی بۆ ئەوانە وات مەسڵن کارەکەن لە تەگ مناڵگەلە ئەیانوەنە دەرەوە بۆ گەڕاندنەشە کافشنگەلێکی ئەم بێ کە گەرم بێ بتوان بڕنە دەرەوە کە نەخۆش نەکەبن بەسەم لەسەر ئەو چتە مەطرح کریە بەرحاڵ ئەو نمایندەگەلە لە مەرحەلەی ئەوڵا ئەو نمایندەگەلە کۆ لەسەر کارەکەتەوە هەست ئەوان ئەو قسەگەلاوەنە بەرەوە بدوایەوە نمایندەی بانتر هەست نمایندەی شاری هەست نمایندەی ئوستان هەست نمایندەی بان لەبەری کۆن نمایندە بە نمایندەتی یانە کۆمۆناڵ مەسەڵ من بێژمەوە سندیکای کۆمۆناڵیە چەندین ئەرسەیە تا بان ئەگەر قسەکە نەچێتە بەرەو ئەگەر ساحێکار حتا وقتە مەسەڵەن جوان ناتەوە بۆ نیازگەل ئەمنیەتی کاریتە ئەتوانی تۆ ڕاحەت دۆختەوە شکایەتی لێکەی مەسەڵەن سندیکا بێ دریاکەژی تەختەکە بیوەسێ چەندین اتفاق کەفکە حتا لە تینگەل شوێنگەل وقتە مەراکەزگەل وقتە دەوڵەتی دژا مەسەڵەن شوێنەکەیان بەسکە بە دەلیلەوە ئەمنیەتی نەبووگە بۆ گیانی ئەوانەوە کارەکەن لێنە حتا ئەگەر لە بەشی بەستیگەر لە چه بەشێکا بێ من پارێکە دقیق لە فکرمە بە بۆنی وەزیەتی کۆرۆنا لە بەشێکی نەخۆشخانەیەکی بوچکەڵانینا کە بە دەلیلەوە ساحێکارەکەی ئێنە ڕئیسکارەکەی ئێنە نەیتوانی و خاص وەزیەتە وقتەینەکان بواتە بەرەو لە ئەمنیەتی چزانم نەخۆشی نوشتەکان خات بپارێزێت و ئیمکاناتی خاصی دروستی نەکردو ڕاحەت وقتە هەر نمایندە کە لەسەر ئەو شوێنابوو
نامێکی نووسی بۆ هێنی شاریەکەی و ئەنیانە تەحتیل کرد توا ئەو نەخۆشگەلیانە گۆزاوە بۆ شوێنگەلتر کارمەندەکان تریش لە شوێنگەلترا پەخشەکریانەوە بە خاطرەوە ئەوە برە مهمە تۆ وەخت لێرە ئیمکاناتت بەرحاڵ دموکراسی بان عمدەترین چرا لە وڵاتگەل ئوروپا لە وڵاتگەل ئیسکاندیناوی وەختی دموکراسی هەست وەختی ئازادی هەست وەختی ئینسانەکان خۆیان نمایندەخوایان انتخابەکەن خۆ بەرحاڵ فرێ کارەکان بە ڕاحەتی و ئاسانیە چێتە بەرەوە بەڵام لە ئێرانە کە بەقەوکە فەرشید گوتی حتا ژن استعمار ژن ئونە حالە ژێرە و هیچ ئەهمیەت و ئەرزشێکی نییە ڕاحەتە توانش پیاوەکە یا باوکەکە یا براکە بیژێ ئیجازەی نیە خۆشکەکەم یا ژنەکەم یا تەنچکەکەم کارکە لە محیتێکا و ڕاحەت ساحێبکار فڕێباتە دەرەوە ئەرزش و ئەهمیەت دانەنێ بۆ ئینسانێک کە خۆی گەرەکی بێ لە محیتێکا کار کات و دەسڕەنج و استقلال اقتصادی بێت ئاسمان تازەوی فەرقیە لێنەگەلا بەرحاڵ لە ئێرانە وەختی هیچ نوع قانونێ نییە کە پشتیوانیت لێکە لە نەتیجە تۆ مەجبوری بۆ مانەوەت حتا دەست بەوە کە بڕی کارکەی بانکی هیچ ئەمنیەتی گیانیت نییە هیچ ئەمنیەتی شغلیت نییە فقط بەخاطرەوە ڕۆژانە ژیانێکی باشت بێ بتوانین نانێکی وش بێتە سەر سفرەکەت هەزاران ژن هەست کە لە شوێنگەل لە شوێنگەلێکا کارەکەن کە واقعان بەدڵیان نییە یا سەختیان لێبدرێ یا واقعانیش ئەزانن کە لە ڕابطەی حتا دەستمۆزوشتا زڵمیان لێکردێ ولی بەدەلیل نەبوودی بەدەلیل فەقر و بێچارگی مەجبورن تەنبەن بەوە کە ئەو کارگەلەکەن بانکێ زندگیانەشێ کابرا هە سەدەماوینێ سەدەمەی بەدەنی ئەوینێ بەڵام تەسوانە نە حقوقۆقی کێس بەرعکسی لە ئایندە یا توش یەک عاڵەم مشکلات و نەخۆشین و بەدبەختیە بێت ئەوانە ئاسمان تازەوی فەرقیە بەداخەوە ساڵایەندە یعنی ئام مانگی مای مێرکە دێت گشتی تواوی ژنان چاوانەوە پەراکەندن چاوانەوە لە شوێنگەل چ ئەوانەوە هەان لە ئەرسەی باقی شوێنەکانی کارە بەجەم کارەکەن برژنە خیابانەکان داوای حقوقۆقی خۆیانکەن واقعاً تەنها خۆیانە نەتوانن وەختە داوای حقوقۆ خۆیانکەن و بێنە دەرەوە ئاعترازات خۆیان وەختە هەمبەستگیکەن و بتوانن جواو ئەو نیازگەل خۆیانە لە ئایندا بنەوە بەڵێ هاوڕە ڕۆیا زۆر سپاس من پێشتر پێم وا بوو پرسیارەکە جوواوەکەی تەواو بووە هاوڕێ فەرشید با پرسیارێ لەیەوە بکەم ئەو لە ویدێتەکانی بزوتنەوەی کرێکاری و بەتایبەت بزوتنەوەی ژنان کامانن چۆن دەتوانرێ ئەم بەربڵاویەی ئەم بزوتنەوانە یەکگرتووتر بێت و سەرتاسەری بکرێتەوە من پێم وابێ لە سوالەکەی پێشوشە ئشارەی کورتم پێ کرد ئێمە لە بیرمان نەچێت مبارزاتی کرێکاری کرد لە ئێرا نابووگە هەمیشە و دایم ژنان جزوێکی بەخشێک لەم مبارزاتە بوون خانەوادەهای کرێکاری هەمیشە و دایم لە ئاعترازاتی کرێکاریە لە سفوفی کرێکارانی ئاعترازیە بەردەمگرتنی وەزارەتخانەها و هەموو ئەمانە لەگەڵیانە بوون و پا بەپای ئەوان حرەکەتیان کردگا متاسفانە بە دەلیلی ئەو پەراکەندگیەی کە ژنان ئەمڕۆ لە وەزیەتێکەوە قەراریان گرگا کە لە کارگاگەر لە شوێنگەر بووچکا کارەکەن لە ئەوەی کە ئیشارەم پێکرد بە دلیلی متەمەرکز نەبوونیان لە محیتی کارە تەشەکلەکانیان ناتوانێت تەشەکلهایەکی پایدار یا تەشەکلهایەکی وەسیع بێت لە نەتیجە گرێدانی مبارزاتی وەسیعی کرێکاری ئەو کرێکارانی کە ئەمە ئەکەن بەخشێ لەوە من ئیشارەم پێکرد بەخشێ وەسیع لەوە ئەبێ خاست و متاڵباتی ژنان بەخشێ بێ لە متاڵباتی تواو ئاعترازاتی کرێکاری چون ئێمە زانین ژنان لە جامعەی ئێرانە بەخشێکی وەسیعن لە تەبەقەی کرێکار کە لە ئامار و ئەرقامی حکوومەتیە دەرنین بەڵام لە واقعی جامعە ئەم ژنانە کەسان هەیەکن کە ئەمرار مەعاشەکەن و بە سەختترین شرایط لە سەختترین شرایطا کارەکەن مەشهورە گویا 2 ملیۆن ژن کارگەری ژێرزەوینین ئەمانە قەراردادی چەرمەکیان هەیە ئەمانە هیچ بیمەیەکیان نییە ئەمانە دەستمزدێکی سابتیان نییە ئەمانە هیچ ئەمنیەتی شغلیشیان نییە ئەمنیەتی گیانیشی نییە بێکارەکە بەڵام مەجبورن بۆ ئێمرار مەعاش لە بحرانێکی اقتصادی عمیقاوا لە ئێرانە وجودی هەز بێت لە نەتیجە
ئەم ئەرکە ئەکەفێتە سەرشانی جنبشی کرێکاری بە تەورە عمومی لە ئێرانە کە متاڵباتی ژنان بەخشێ لە متاڵباتی ئەم جنبشە هەتا ئیستا بووە لە ئایندێشا ئەبێ هەروە جزوی ئەم متاڵباتە بێت کە ئێمە دیومانە لە تەواوی هەر ئەمە ساڵی گذەشتە لە بیرمان نەچێت کە ئێمە کرێکارانی پەیمانی شرکەتی نەفت وەختێ دەستیانەدا بە اعتراض و اعتصاب و کارە و ئانە خانەوادەکانیان بەخشێ بوون لەم جامعەی کرێکاریە وەکە پشتیبانی کرێکارەکانیان ئەکرد و یا معلمان ژنان و پیاوان جزوی تەیفێکی وەسیع لە معلمانن کە ئیمڕۆ لە سەر جادە و لەسەر خیابان و داوای متاڵباتی خۆیانەکەن سەرڕای بۆ تەبەقەی کرێکار لە ئێرانە متاڵباتی کرێکاری فقط شامڵی متاڵباتی سنفی و اقتصادی نییە بەڵکە بەخشێکیشی متاڵباتی بەرهەقی ئینسانی ژنانە کە ئەمە لە قانونی جمهوری ئیسلامیە غایبە و جمهوری ئیسلامی مەردسالارانە لە قانون خۆیان تەسویبی کردووە لە نەتیجە مخالفت لەم بەخشا بە نظر من هەنگاوێکی ئەسڵیە و هەتا ئیستێش کراوە ئێمە شایەدی مبارزاتێکی وەسیع بووین بۆ حقوقی ژنان بۆ لە سەطحی عمومیە بۆ ئەوەی کە ژنان لەژێر خۆیشیان هەر بەو جۆرە تەبەقەی کرێکار بە عمومی ئەم متاڵباتیە و بە نظر من متشکل بوون و اتحاد سەر ڕای ئەوە چه سنفێکی یا لە چه بەخشێکە کارەکەی شەرتی و گرەوی تەشەکل ها لە گرەوی پیرۆزیەکە ها لە گرەوی تەشەکلە لە نەتیجە متشکل بوونی ئەمانە بە یەکەوە بێ جیاوازی چون یەک سەرنوشتیان هەیەوە لەژێر یەک چەتری اقتصادیکی بحرانی و ڕژیمێکی جەنایەتکار و ڕژیمێکی ارتجاعی سەرمایەداری زندگیەکەن سەرنوشتیان یەکێکە و اتحادیشیانە بێ هەر بە یەکەوە یەک بێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێ فەرشید من پرسیارێکم نەماوە ئەگەر بۆ خۆتان قسێک هەیە وەکو قسەی کۆتایی فەرموو هاوڕێ ڕۆیا ئێوە فەرموون. زۆر سپاس قسەی کۆتایی منەوەسە هاوبەستگی اتحاد جنبشی کرێکاری لە ئێرانە زۆر زۆر مهمە داواکارمە بە هەرحاڵ تواوی ئەو اعتراضات گەلە بە اعتراضاتێکی جەمعی بێت بە هەرحاڵەتە بەشی بازنشستگان معلمین نەوجوانان دانشجویان ویشت ئەوانە یەک بگرن اتحاد بگرن ژنان هەمویان لەسەر مەتاڵباتی کرێکاری و سوسیالیستی هینکەن کوتنەدەویاوە بتوانن داوای حەق و حقوقی خۆیان کەن ئەوە مهمترین شتە کە بۆەوە اتحادت بێ بتوانی ئەوە لە حکومی جمهوری ئیسلامی و طبقەی سەرمایەداری وەختە وەربگری اتحاد و مبارزەیەکی جەماوەری بەدەستە جەمعیە تا ناتوانی وێلا ئەگەر هەرچە پەراکەندەتر بێ ئەم اعتراضگەلە و ئەم مبارزاتگەلە بەداخەوە بە زەرەری جنبشی کرێکاریە جەمبوونی جنبشی کرێکار بوونەوە بە یەکەوە لە پشت سەر یەکترینەوە بە یەکسا بڕیتە بەرەو دەستاوەرگەلێکی فرە باشی هەست بۆ تەبەقەی کرێکار و ئەتوانێت ڕاحەتتر وەختە مەتاڵباتی خۆیان بە قسەی بنوشتن بە هەرحاڵ من بازم تەشەکرەکەم لێەوە کە داوەتمتان کردگە و ئەوڵی مای مر بە تواوی ژنان و پیاگانی ئازادیخای ئێران مەخصوصەن تەبریکێژم و ئارزومەوە دەستاوەردەگەلێکی باشیان بێ لە ئایندە. من زۆر سپاس هاوڕێ فەرشیدەوە فەرموون. من تەنها حەزەکەم ئەوڵی مایەمێ ڕۆژی هاوپشتی جیهانی چینی کرێکار پیرۆزباییکەم لە هەموو کرێکارانی جیهان و بەتایبەت کرێکارانی ئێران و هیوادارم ئەوڵی مایەمێ ڕۆژێ بێت کە تەبەقەی کرێکاری ئێران بەگشتی لە شەقامەکانی ئێرانە مانیفیستی خۆیان بەرامبەر بە سەرمایەداری ڕژیمی جمهوری ئیسلامی ڕژیمی ارتجاعی جمهوری ئیسلامی ئەعلام بکەن و بە سەرکەوتنێکی گەورە بگەین هیوام ئەوەسا کە ڕۆژێکی پڕ لە سەرکەوتوو بێ بۆ هەموو چینی کرێکار بەگشتی سپاسی ئێوەی شەکەم کە بانگشتی ئەو بەرنامەکرام زۆر مەمنون. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەیەمان کە میوانداری هاوڕێیان
فەرشیدی غەفارنژاد ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵا و هەروەها هاوڕێڕۆیە مەحموودی کادری حزبی کۆمۆنیستی ئێران. سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون.